بۆ چاوتوێکردنی زیاتری ئەم بابەتە بۆی بزانین کە حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی تەندروستی بەنیازن چی بکەن و چ ڕێکارێک بکردنە بەر بۆ ڕێگریکردن لە بڵاوبوونەوەی پەتای تایخێنبەربوون. ئێستا ڕاستەوخۆ دکتۆر سامان بەرزنجی وەزیری تەندروستی هەرێمی کوردستانم لەگەڵدایە. کاک دکتۆر سڵاو لێبێ، دەبێ بزانم چ ئامادەکاریەکتان کردووە وەک وەزارەتی تەندروستی بۆ ڕێگریکردن لە بڵاوبوونەوەی تایخێنبەربوون. سڵاوتان لێ بێت، ئێوارەتان باش. پەتای خوێنبەربوون دیارە نەخۆشیێکی کۆنا، ئەم نەخۆشە نوێ نییە و هەموو ساڵێک دەبێت ئیجراعاتی پێویست لەلایەن تیمەکانی ڤێترنەری و وەزارەتی کشتوکاڵ وەربگیرێ. ئێمە زیاتر لە 2 مانگ بەر لە ئێستا لێرەدا کۆبنەوەیەکمان لەگەڵ بەڕێز جەنابی وەزیری کشتوکاڵ کرد و کۆمەڵێک ڕاستپاردەمان کرد بە سوپاسەوە بەڕێزیان دەست بەجێ بە گوێرەی پلانێکی تۆکمەی هاوبەش بە تایبەتی بۆ ڕشاندنی ئەو بابەتانەی کە دژی پەیدابوون و یان کەمکردنەوەی گەنەیە ئەو جۆرە مێشولەیەی کە نەخۆشیەکە دەگوازرێتەوە لە نێوان ئاژەڵ و مرۆڤ. ئەم نەخۆشیێکی هاوبەشی ڤایرۆسیە لە نێوان ئاژەڵ و مرۆڤ کە یەکێک لە ڕێگە گواستنەوەکانی گەنەیە ئەو شوێنانەی گوندەکان یان شوێنانەی شوێنی بەخێوکردنی ئاژەڵ و یان شوێنی نیشتەجێبوونی مرۆڤی نزیک لە ئاژەڵەکان و ئەوەی پێی دەڵێن تەوێڵەیە یانیش ئەوی پێی دەڵێن شوێنی بەخێوکردنە یان هەتا هەندێک ئاژەڵی خۆماڵیش لە ناو ماڵەکان. بۆیە ئەمەیەکە لە ڕێگاکان. ڕێگای دووەمیان کاتێک ئاژەڵەکە نەخۆش و هەڵگری ئەم ڤایرۆسەیە بەڵام هیچ نیشانەیەکی نییە، ئەم بەبێت چاودێری تەندروستی و ڤێترنەری ئەم ئاژەڵە تەعاملی لەگەڵ بکرێت بە تایبەتی لە کاتی سەربڕین دەردراوە و دەرهایشتەکانی خوێنی هەموو ئەوانە تەعاملکردن لەگەڵ گۆشتەکەی دەبێتە هۆکاری دووەم کە ئێمە ئەو حالەتەشمان هەبووە لە سنووری پارێزگای هەولێر و لە دهۆک و لە ماوەی ڕابردوودا کە 4 حالەتمان هەبوو هەمویان سەوابقیان پێشینەی ئەویان هەبوو لەگەڵ ئاژەڵدا تەعاملیان کردووە. بابەتی چۆنیەتی گواستنەوەی سێم کە هەندێک قورسترە یان کەمترە ئەویش لە مرۆڤێک بۆ مرۆڤێشتی بەهۆی ئەوەی کە ئەم کەسە کە توش بوو دەبێت لە دەردراوە و دەرهایشتەکانی مرۆڤەکە ئەو کە لیک و خوێن و پیسایی و شوێنی برینێک و تەعاملکردن لەگەڵ خوێنی ئەم کەسە ئەمە کەسی بەرامبەر توش دەکات لە حالەتێک ئەگەر پێداویستە خۆپارێزیەکان بەکارنێنێ بە تایبەتی کە نەخۆش لە عینەیە مڕەکەزە و لە قاوش و نەخۆشخانە دەبێت بۆ پزیشکان و کارمەندانی تەندروستی دەبێت جلی تایبەت و پێداویستی تایبەت هەیە بۆ خۆپارێزی. بە شێوەیەکی گشتی دەتوانم بڵێم ڕێکارەکان ڕێکاری باشە لەسەر ئاستی حکوومەتە، لەسەر ئاستی هۆشیاریە، لەسەر ئاستی تاکە کەسەکانە. ئەوەی ئێستا ئێمە ترسناکیمان هەیە لە هەفتەی ڕابردووە بە چرتر ڕێکارەکانمان گرتوۆتە بە لەگەڵ لایەنە پەیوەنددارەکان وەزارەتی کشتوکاڵە، وەزارەتی ناوخۆی، پارێزگارە بەڕێز و سەرپەرشتیاری ئیدارە سەربەخۆکان و لەگەڵ هەندێک لە دام و دەستگای ڕاگەیاندن بە تایبەتیش لەگەڵ یەکێتی مامۆستایانی ئاینی ئیسلامی پیرۆز کە ئەمانیش ڕۆلیان دەبێت لە بڵاوکردنەوەی هۆشیاری و پەیامە پیرۆزەکانیان لە خوتبە و لە کاتی وتاری هەینی و لە وتاری جەژندا کە دەکرێت مجتەمع کۆمەلگا ڕاستپاردە بکەین یان هۆشیار بکەینەوە بۆی کە لەم جەژنەدا لە شوێنی نافەرمی لە شوێنێک کە تەندروست نییە ئاژەڵ سەر نەبڕن بۆ قوربانی بەڵکو لە شوێنە فەرمیەکان لە قەزابخانەکان. ئەمە ڕێکاری پێویست لەلایەن قایمقامیەت و قەزا و محافەزەکان هەمویان ڕێکاری پێویستدانراوە تکا دەکەین کە هاوڵاتیان لە شوێنی نافەرمی یان لە ناو ماڵەکانیان لە شوێنانە ئاژەڵ سەر بڕین بە تایبەتی ئەگەر ئاژەڵەکە سەرچاوی دیار نەبێت لەکوێوە هاتووە تیمی ڤێترنەری ئۆکیان داوەکەم ئاژەڵە تەندروستە ئەمانە ئەگەر کەسێک لە کۆڵان و گەڕەکەکان ئاژەڵ سەر ببڕێواتە دوو لە ڕێکارەکان ئێوە کە بڵاوتان کردوێتەوە لە کۆڵانێکە ئاژەڵ سەر دەبڕێ بەبێ ئەوەی کە پشکنین بۆ ئاژەڵەکە کرابێ یان بەبێ ئەوەی سەربڕخانەیەکی دامپیانراو بێ، ئێوە کە بەمە دەزانن چ ڕێکارێک دەگرنە بەر لەگەڵ ئەو کەسەدا؟ خۆی سەربڕخانەکان مۆڵەتیان و چاودێریکردنیان وەکو ئاژەڵ وەکو سەربڕخانە ئەمانە لایەنی ڤێترنەری تیمی وەزارەتی کشتوکاڵن کە ئەمە لە هەموو پارێزگا و قەزا و ناحەیەک هەیە. بەڕاستی ئەوان ئیجراعاتی پێویست دەکەن و ماوەیەکیشە ئیجراعاتەکانیان چڕ کردوێتەوە، بەڵام ئێمە وەکو لایەنی تەندروستی چاودێری دەکەین و ڕاستپار دەکەین و تیمی هاوبەشیش هەیە لە قایمقامیەتەکان کە نوێنەری هەموو لایەنە پەیوەنددارەکانی تێدایە. ئیجراعاتی پێویست ڕێگەگرتنە و قەدەغەکردنی ئەم دیاردەیە، بەڵام ئەمە هیواداری نەگاتە ڕادەی ئەوەی کە ماڵ بە ماڵ چاودێری بکرێت، بگاتەوە ڕادەی کە هەموو ماڵێک خۆی هۆشیاری تەندروستی و هۆشیاری بڵاو بکاتەوە چکەمە لە مەسلحەتی وانە. من دەمەوێت لێرە بە وڵاتیان بڵێم کە ئەم نەخۆشیە ترسناکیە لە تەنها لە گواستنەوەکەی نییە کە کەسێکتر توش دەکەی، ترسناکەکەی لەوەیە کە ڕێژەی مردن و ڕێژەی پەکەوتنی زۆرە، زیاتر لە 150
ڕێژەی مردن و پەکەوتن و ئەم نەخۆشانە تووشی خوێنبەربوون دەبن. خوێنبەربوونە کە لە ناو لەشی مرۆڤدا کۆندامی مەینی خوێن تێک دەچێت. بۆیە لە چەند شوێنێکدا مەین دەبێت کە ئەمە چارەسەرەکەی سەخت دەبێت و عینەیە ڕەکەزەی پێویستە. ڕێژەی چاکبوونەوە هەیە بەڵام ڕێژەی چاکبوونەوە سنووردارە، ئەم ڕێژە زۆرە نییە. هیواداری نەگاتە ئەو ڕاددێ بۆڵکو هاوڵاتی سەلامەت بێ. ئینشاءڵڵا هەموو هاوڵاتیانیش وەکو ساڵانی پێشتری ئەو ڕێنمایی هەبوو زۆر لە هاوڵاتیان پابند بوونە لەو شوێنە فەرمیەکان لە شوێنی کە چاودێری تەندروستی لەسەرە لەلایەن تیمەکانی ڤێترنەری و دڵنیام هەموو قایمقامێتە بەڕێزەکان پارێزگارە بەڕێزەکان و ئەم سەرپەرشتیارە ئیدارە سەربەخشان ڕێکاری پێویست و ڕێنماییان دەرهێناوە ئەمە ڕێو شوێنی خۆی دیار دەکرێت. بەڵێ کاک دکتۆر وەکو دەزانن کە ڕێژەی مردن بە وەکو خۆشتان باستان کرد بە تای خوێنبەربوون زۆر بەرزە، ینی وەکو کۆرۆنا نیە. بەڵام کۆرۆنا ئەوەی هەبوو کە زۆر زووتر بڵاو دەبوویەوە لە تای خوێنبەربوون. ئایا کە لە جەژندا ئەوە چاوەڕێ دەکەن کە بە ڕێژەیەکی زۆر بڵاو بێتەوە و ڕێژەکە زیاد بکات بە تای خوێنبەربوون و ئەگەر ئەم ڕێژەیەش زیادی کرد کەسانێکی زۆر توش بوون ئێوە لە دوای ئەوە ئامادەکاریتان هەیە دەتوانن کە خەڵکی لە نەخۆشخانەکان وەرگرن؟ خۆی نابێت ئێمە بەراوردی نەخۆشی کۆرۆنا بە نەخۆشی پەتای خوێنبەربوون بکەین چونکە زۆر جیاوازە، دوو ڤایرۆسی جیاوازن، ڕێگەی گواستنەوەیان جیاوازە. پەتای کۆرۆنا بە دەست لێدان و بە لیک و بەرکەوتنی پڕشکی پژمین و هەناسەوە گواستنەوەی هەبوو، بەڵام لە پەتای خوێنبەربووندا بە ڕێگەی هەوا ناگوازرێتەوە، بە ڕێگەی بەرکەوتن ناگرێت، تەنها بە بەرکەوتنی ڕاستەوخۆ بە دەردراوەکان بە شلەمەنی بە ئەنجام مرۆڤ بیان ئاژەڵ بێت. دووەم ڤایرۆسی کۆرۆنا کە چارەسەریەکانی چونکە لە دنیای نوێی پزیشکی لەم 2 ساڵی ڕابردوودا دەرچوو بوو چارەسەریەکانی زوو گۆڕانکاری، بەڵام نەخۆشی پەتای خوێنبەربوون نەخۆشیەکە لە کۆنەوە هەیە و ڕێژەی مردن لە و پەکەوتن و داخلبووی نەخۆشخانە زۆر کەم بوو لە کۆرۆنا، بەڵام خێرا دەگوازرایەوە. پشکنینەکەشی ڕەنگە هەندێک جار زوو نەگەیشت بە نیشانەی نەبایە، بەڵام لە پەتای خوێنبەربوون کاتێک کە نیشانەکانی دەبێت تووشی خوێنبەربوون دەبێت. بۆیە لە کاتی ئێستادا پەتای کۆرۆناش شەپۆلی پێنجەم لە جیهاندا دەستی پێکردووە. ئێمە لە ئاستی بەرزبوونەوە داین کە ئێستاکە ڕێژەکان و ژمارەکانی توشبوون زۆر بووە، ڕەنگە ژمارەکان لەوەش زیاتر بێت کە ئێمە ڕای دەگەین بۆی ئەوەی کە وڵاتیان هەندێک جار نیشانەکانی شێ ناچن بۆ تێستکردنیان وەرگرتنی پشکنین بۆ نمونەی PCR. ئێمە ڕێنمایی ئێمە لە کاتی ئێستادا ئەوەیە کە هاوڵاتی بەبوونی نیشانەکان و هەستکردن بە نەخۆشی دەبێت پشکنینی PCR بۆ کۆرۆنا بکە. دوو دەبێت خۆی جیا بکاتەوە، نەچێتە شوێنی داوامکردن، نابێ بە هەندی وەرنەگرێت چونکە کەسی تر توش دەکات. دکتۆر لە تای خوێنبەربوون پێویستە خۆجیاکردنەوە کەرەنتین ناکەوانەکان بکە. لە تای خوێنبەربوون ئەمە باسی کەرەنتینی گشتی ناکەین، پێویستی ئیجراعاتە کەرەنتینی گشتی داخستنی شوێن قەدەغەی هاتوچۆن نییە، بەڵکو لەسەر ئاستی تا کەس دەبێت پشکنین بکات، دەبێت چارەسەرەکان وەرگێت، دەبێت سەردانی پزیشک و ڕێنمایی پزیشکی لە نەخۆشخانە حکوومیەکان وەربگرێ و پشکنینی فەحسی تاقیگە بکات. بەڵام لە هەموو ڕێکارێکی گرنگتر کە ئێستا هەموو جیان لەسەری دەڕۆین بۆ سەفەرە، بۆ شوێنی داوامکردنە، بۆ مانەوەی ژیانە بە ئاسوودەیی بریتە لە وەرگرتنی ڤاکسین. هەندێک هاوڵاتی کە تەنها 2 ژەمی وەرگرتووە، ئێمە ڕاستپاردە دەکەین کە ژەمی سێمی ژۆر بگرن، ڕێنمایی هەیە و ڤاکسینی بەردەست تا ئێستاش بەردەستە هەیە، پێویستە هەر 3 ژەمی ڤاکسین وەربگرن و ئەوانەی ڤاکسینیان نەگرتووە بەڕاستی ئەمانە دەبێت بە زووترین کات بچنە بنکە تەندروستیەکان بۆ وەرگرتنی ڤاکسین. بەڵێ دەمەوێت دکتۆر سەبارەت بە سەردانەکەتان قسە بکەم بۆ پارێزگای سلێمانی کە لە چەند ڕۆژی ڕابردووە هاتن بۆ ئێرە. دۆخی تەندروستی سلێمانی چۆن بوو؟ ئایا کۆلێرا کۆنتڕۆڵ کراوە لە سلێمانی و ئەو دوو نەخۆشخانەیەش کە کرانەوە تا چەند سوود بە کەتی تەندروستی لە سلێمانیەکەیان؟ بەڵێ ئێمە طبعا لە 2 هەفتەی ڕابردوو، یعنی لەم هەفتەیە و لە هەفتەی ڕابردووش لە هەردوو هەفتەدا ئێمە سەردانی شاری سلێمانی خۆشەویست و پارێزگای هەڵەبجەشمان کرد و چەندین نەخۆشخانەمان لە کەرتی گشتی و بنکەی تەندروستی و داوام دەستگای تەندروستیەکان و لە کەرتی تایبەتیش بەسەر کردوتەوە. جاریەکەمیان بۆ بە دواداچوونی ڕەوشی کۆلێرا بوو، سکچوونی توند بوو کە سکچوونی توند خۆی مەوسومە لە عێراقدا زۆرە، لە هەرێمی کوردستانی زۆرە، بەڵام بوونی حالەتێکی زۆریش لە ناو زیاد لە حەد یان ژمارەیەکی زۆر لە داخلبوون و سکچوونی توند و بوونی کۆلێراش لە سنووری پارێزگای سلێمانی و هەروە بۆ دابینکردنی کۆمەڵێک پێداویستی خێرا بوو وەکو فریاگوزاری ئێمە گەیانمانە شاری سلێمانی و بەسپاسەوە جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کاک مەسرور بارزانی بودجەیەکی فریاگوزاری
بۆ تەرخانکردن بۆی بتوانن خەرجیەکانیان لەسەر ئەم بودجە بە خێرایی بیکەن و هەروەها ڕەوشی دابینکردنی پێداویستەکان بوون ناو نەخۆشخانە و ئیجراعەتەکان ئەمە لەسەر ئاستی سەحا یعنی وەکو نەخۆشخانە و کۆبنەوەی فراوانمان کرد و لە ناو نەخۆشخانەکان سەردانی مەیدانیمان کرد هەموو نەخۆشخانەکانمان بەسەر کردەوە بزانین ڕەوشی داخل بوون و تەخریج و بە سوپاسەوە بۆ هەموو پزیشکان و کارمەندانی تەندروستی بۆ خۆبەخشەکان بۆ هەمویان کە نەک تەنها لە سلێمانی لە هەموو هەرێمی کوردستان بەرەنگاری ئەم نەخۆشی سکچوونی توندیان کردەوە زۆر بەباشی و هەروە لەسەر ئاستی پارێزگا لەسەر ئاستی حکوومەت لەسەر ئاستی فەرمانگە پەیوەنددارەکان بە سوپاسەوە زۆر ئیجراعاتی باشیان کرد بە داخستنی و شوێنانەی کە ئاوی سەرچاوی ئاوی خواردنەوە دابین دەکەن شەمعەکانەوەی لە فەحس دەرنەچوونە و هەروە پشکنینی خێرا بۆ هەموو سەرچاوەکانی ئاوی دۆکانە ئاو دەگاتە ماڵەکان تانکەرەکان و ڕاگررتنی سەوزەوات ئەو شوێنانەی کە بە نافەرمی ئاوی پیسایی شینایی پێ دەکەن یان بڵێن ئەوەی سەوزەواتی پێ دەکەن ئەو شوێنانیان ڕاگرت دەستیان بەسەرداگرت و تا ئێستاش بڕیاری قەدەغەکردنی سەوزەوات لە هەموو هەرێمی کوردستاندا کە لە چێشخانەکان و لە شوێنە گشتەکان قەدەغەیە ئەو ڕێکارانە بوونە هۆکاریەوەی کە چاودێریەکی زۆر وردی ڕەوشی ئاو و سەوزەوات بکرێ لە نەتیجە سکچوونی تون کەم بۆەوە ئێستا لە ئێستادا تۆمارکردنی کۆلێرە نەماوە سکچوونی توندیش بەرە خوارەواتەوە بەڵام ئەمە مانایوان نییە کە سکچوون لە مانجینە و مانجی دەنایەتەوە چکە عادەتەن بە جێرەی سەرچاو پزیشکیەکان مەوسومی دووەم لە هاویندا لە کۆتایی هاویندا دەبێت و دەبێت سەرچاوی ئاو هەر پاک ڕابگیرێت بە بەردەوام لە هەموو وەرزەکانی ساڵ سەوزەوات دەبێت بە ئاوی خایەن ئاو بدرێت و هاوڵاتیانی جوان دەستیان بشۆن جوان سەوزەوات بشۆن خۆراک و بەرماوەی خۆراک کەون کە هەڵدەگیرێت و چەند جارێک ئەوانە دەبێت هەموو چاودێری ڕێنماییەکانی تەندروستی بکەن بۆی سکچوون ڕوونەدات زۆر باش وەجاری دووەمیان من دەمەوێت بڵێم بۆ کردنەوەی چەند سنتەری و نەخۆشخانەیەک بوو لەگەڵ بەڕێز جەنابی کاکوبات تاڵەبانی جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان نەخۆشخانەی پسپۆڕی کۆندامی هەرس و گەدە و کۆلۆنمان کردەوە کە ئەمانە بۆ نازوربینی و بۆ ئەنجامدانی نەشتەرگەریەکانی کۆندامی هێناسەیە و هەروەها نەخۆشخانەی منداڵان لەوێ بەشێکی گەورەی فریاکەوتن و بەشی نۆرنگی دەرەچی و چەند بەشێکی دیکەی تیشک و تاقیگە لە بینایەتچنێ بەسەوە بۆ سپۆنسەری ئەو پرۆژە گرینگە و هەروەها ئێمە سەردانی سنتەرێکی چاویلکەسازی و ڕاهێنانمان شەهید دکتۆر ئاسۆ سەردانی کەرتی یەکێک لە نەخۆشخانەکانی کەرتی تایبەتمان کرد بەڵێ دکتۆر سامان بەرزجی وەزیری تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان زۆر سپاس کە ڕاستەخۆ لە هەولێرە لەگەڵم بوون.